کانیاوی خۆشاو ناوێکی ئاشنا، دیمەنێکی جوان، شوێنێکی سەرنجڕاکێش. لە بەرزای چیای سەقەر و بەربزین گەلێک کانیا و هەڵدەقوڵێت کە بوونەتە سەرنجی دانیشتوانی سنوورەکە و گەشتیاران. ئەوە سەقەرە کانی زۆر بەناوبانگی لێە، ئاوەکی خۆشی لێە. ئەوە پێدەرێن ئاوە کانیا خۆشاو یا سەری. ئەوە کانیا سەفەرە لای خواری. کانێکی دی لێرێ ئەوە کانی خەنجەرخانە، ئاوەکی بەناوبانگە، لۆکلیا باشە، جێکی گەشتیاریە، جێکی خۆشە، بەس هەتا ئێستا ڕێگاوبانی زۆر ناخۆشە. هێشتا هیچ لێکۆڵینەوەیەکی زانستی بۆ ئاوی کانیاوەکان نەکراوە، بەڵام بەوەتەی دانیشتوانی ئەم سنوورە بێت چەندان کەس ئاوی کانیاوی خۆشا و مێرگی سەقەریان بۆ نەخۆشی گورچیلە بەکارهێناوە و سوودیان لێ وەرگرتووە، چونکە ئاوەکە گەلێک سارد و سازگارە، ناتوانی بۆ ماوەی چەند دەقەیەک دەستی لە ناو دابنیت. هەر جێشی مسافەی 200 مەترە کانێکی تێدا لە سەرێ چای چتەشی ئیلاهیە، ئەگەرنا لێرە ئەو ئاوە نابی، لێرە ئەو ئاوە نابن. ئەو ئاوانەش زۆر بەیان پێویستیان بە هیچ ئەوەی نیان ناتوانە 5 دقە دەستن لە ناوڕابێت. ئاوینە زۆر خۆش و سارد و زۆربەی ئاوشیان بردینە خەرشی فەحسیان کردین، لە فەحسێ ١٩٠ پەسافی و خاوینی دەرچوونە. کانیاوەکانی خۆشا و خەنجەرخان، کانیاوی سەفەر، کۆرکەندوو نزیکەی 50 کیلۆمەتر لە سەنتەری نەحیەی سیدەکان دوورە، لە بەرزاییەکانی سەقەر و میرەکەین هەڵدەقوڵێت و ئاوەکەیان دەڕژێتە تاڤگەی بەربزین و ڕووباری سیدەکان. وڵات حەسەن، کورسات نیوز، کوێستانەکانی سنووری برادۆست.